بەنای خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی عازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئێمە زۆر جاران باسی بەختەوەری دەکەین، بەڵام لە لای بەشێکمان وایە بەختەوەری وەکو جلێک وابێ لە بەری کەین و ئیتر بەختەوەر بین، یان بەشێکمان بەختەوەری تەنها دەبەستێتەوە بە مادە بە پارە، بەڵام بەدەستێنانی پارە واتە بەدەستێنانی بەختەوەری نییە. زۆر جاران پارە بەشێکە لە بەختەوەری، لەشی ساخ بەشێکە لە بەختەوەری، خوشکوبرا بەشێکە لە بەختەوەری، خێزانێکی باش بەشێکە لە بەختەوەری. من دەربارەی بەختەوەری پرسیار لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم، گفتوگۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان دەکەم، با بزانم لە تێڕوانی نیوان لە دیدی وان بەختەوەری چییە و چۆن بەدەست دێت. ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان نابن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله بخير بسات ساو. پێم بڵێ وەکو گەنجاک چۆن هەوڵ دەدەی لە ژیان بەختەوەر بی؟ والله لو وڵاتی بەختەوەری زۆر کەمە بەڕاستی، چکە خەڵک زۆر بێ ئیشە، زۆر بێ مەعاش، ینی زۆر بێ کار، ینی ئێستاکەم بۆ خۆم گەنجێکم ئیشکارم نییە بەڕاستی، بەوەی یانی بۆی هاتنی بێگانەوە ئیشکار بۆ گەنجەکانی خۆمان نەماوە. لە چ شتێک توانات هەیە دەتوانین چ کارێک بکەی و بەدەست تا ئێستا ینی ئەو کارت بەدەست نەهێنایە، لە چ بوارێک شارەزای؟ وەڵام ئێستا خۆم هەست ساڵەکای ڕاگەیاندن دەکەم وەکو بێژەری تۆپی پێ، بەڵام وڵا هیچ ینی ئەو خەونێک کە من دەمەوێت تا ئێستا بەدی نهاتیە، بەڵام هەر لە خوای گەورە داواکارم، ینی ئەگەر خێری تێدا ئەو خەونە بەدی دێ ئینشاءڵڵا. زۆر جار دەگوترێ گەنجی وڵاتی خۆمان کار ناکە، کار هەیە، ئایا بە فعلی گەنج کار ناکە یاخود کار نییە؟ برای بەڕێزم پەنجەکانی دەستێم بۆ شیەک نییە، ڕاستە کۆمەڵە گەنجانێکی ئێستا پێڕادەکەن ڕاستە لەوانە ئیشکردن، بەڵام ئێستاکە ئیشەکی لۆم بینە بزان دەیکەمیاننا ئەو ڕۆکە هیچ کەسێک نییە ئەو ڕۆکە عەزی لە ئیشێ نەبی، بەڵام بەهۆی ئانی هاتنی کرێکاری بیانی سووری و بەنگلادیشی و عەرەب و ئەوانە بەڕاست ئیشەکە بۆ کوردی خۆمان نماوە. کەواتە ئینسان ئەگە پارەی لە بەرچی بوو بەختەوەر دەبێ، کاری هەبوو بەختەوەر دەبێ. بەڵێ ئەرێ وەڵڵا ئەگە پارەت پێ نەبوو ناوەڵا هیچ ئینسانێک بەختەوەر نییە، پارە بەشێکی ژیانە بەڕاستی. جگە لە لایەنی پارە و کارکردن کە باست کرد، چی دیکە ئینسان لە ژیان بەختەوەر دەکات؟ وەڵاهی نزیک بوونەوە لە خوای گەورە، بەڕاستی ئەمومان ئەو ڕۆکە با هەموو کەسێکی بڵێم هەمومان دووری لە خوای گەورە، ینی خۆمان لە خودای گەورە نزیکەوە، خودای گەورە بێگومان ئاوڕێکمان لێداتەوە، بەڵام دیارە بە خۆشمان خراپین بۆیە ئەوانەی کە حکمی ئێمە دەکەن بە سڵاتی بەخراپ بەکاردێن. خۆمان دوورین؟ بەڵێ بێگومان ئەرێ وەڵڵای دوورین لە خوای گەورە. ینی ئێستا کە فەرم غەو خەڵکە لەوانەی لە 185 نێژی بەیانیان نەکا، ئێکاکە بەخۆی خێر بەرەکەتە نێژی بەیانیان نەکە، نێژی بەیانیان نەکەی کەواتە تو نێژەکانی کەس بکەی ناکاتەم نێژی بەیانیان، چکە یەکەم دیداری خوای گەورە ئەوەیە کە لەگە مرۆڤەکانی و لە نێژی بەیانیە، سەراحەتەن پێت دەڵێم. خەڵک بۆ نزیک نابێتەوە، ینی بۆ نێژی بەیانی دەفەوتەوە خۆت ئاماژە پێ دەکەین. کاکە خەرکە ئیمانی زائیف بووە برای بەڕێزم، خەڵکەکە یعنی ئەو ڕۆبەدوو دنیایی کە تیا قیامەتی لەبیر کردیە، ئێوە دنیای کاتی وەکو درامایە چوە چۆن ینی درامایەکی ڕۆژ ئەم ڕۆژێک دێت تا کۆتاییدی، بەڵام قیامەتەکە هەر ئەتا بەڵام دنیایەکە کاتی و لەوانەیە ئەو ڕۆکە لە ژیان، بەڵام سمێنێ لەوانەیە خوای گەورە ئامانتەکە لێ بگرتووە بمری. ئەو کاتانەی کە ذکر دەکەی یادی خوای گەورە دەکەی، ئەو کاتانەی کە قورئان دەخوێنی، چەندێک لە ڕووی دەرونیەوە تۆ مرتاحی ئاسوودەی؟ وەڵڵاهی زۆر مرتاحم، یعنی ئێستا کە بۆ نمونە ئەم لە کات ئێستا نێژی نەکەم لە کاتی خۆی نێژەکەی ناکەم دەڵێم نایکەم، ئەگە نێژ لە کاتی خۆی نەکەی ئەوە هەر بیکەی باشتر نەک بفەوتێ. بەڵێ خەبەس لە کاتی خۆی بیکەی، بیکەی باشتر وایە لە کاتی خۆی بی بە جەماعەت بیکەی، بەڵام ئەگە پێش ڕانەگەیشتی نێژەکە هەر نەفەوتێ. ڕاستە، بەڵام خوای گەورە بەخۆی دەڵێ نێژەکان لە کاتی خۆی دابیکەن وایە، بەڵام من ئەگەر نێژەکە لە کاتی خۆی نەیکەم کەواتە خێرەکە من دروستێ، بەڵام وەکوەوەی نەکە لە کاتی خۆی نەیکەی گوناح دەکاتێ. بەڵێ وەڵڵاهی برای بەڕێزم زانیت چۆنە ئەمە یەک شت بکەین بگەڕێنەوە لای خوای گەورە، باشترین بڕیارە. ئەو قەیرانەش نامینێ بەخوای خەڵکەمە دڵی خۆش دەبی شکار دەی، بەڵام ئەمە تا لە چەند لە خوای گەورە دوور بین، خوای گەورە زیاتر ئاوامان لێ دەکات. بڕایت و پێم بڵێ ئەو ناز و نعمەتانەی خوای گەورە بە مرۆڤەکانی داوە، خەڵک سوپاسی خوای گەورە لەسەر دەکات، بۆ نمونە چاوی ساغا، دەستی ساغا، لەشی ساغی هەیە، ببینە بەشێک لە خەڵکی لە نەخۆشخانەکانن، بەشێک لە خەڵکی نابینایە، چەندێک خەڵک لەسەر و لەشە ساغی کە هەیتی
سپاسی خۆی گەورە دەکاتن بەڕێزەکەم واللهی وبیلاز لە خخوای بەزەدەم نقستانیەکەم نییە بەڵام هەر شکرانی خخوای گەورە دەکەم ئینسان هەیە ینی ئەوڕۆکە هیچ دەکاتەڵێ دە بسبێنێشمەبی کاکە تۆ ڕۆبەرەکە خوا کەریمە لۆ سبێنێکەواتە ئینسانەکان قەنەعەتیان نماوە بەڕاستی ئینسان زۆر بێ قەنەعەت بووە کابرا درێومانکەم ئاسمەک دەی مانگەشکەوە گرمەوە کاکە پس بەخوای بەستە خخوای گەورە بەخۆی دەپس بەم بەستە من ئاور لێت دەمە بەڵام ئەمە ئەوڕە پس بە ئینسانەکان دەبست پس بەخوای نابستین سەرعەتەن وایە لەوانێ زۆربەی ئەو خەڵکانەش پێیان نەخۆش کە قسان دەکەم بەڵام حقیقەتەوە ڕاستیەوە قەنەعەتمان نمایە کاکە ئەوە ئیشوکاری ڕۆژانەتە ئەرێ وڵی چکن باشە ئیشوکار چۆنە کرێ وڵی باشە باش لەخوای بەزیاد هەروە دەبی ئەگەر معاشەکە بی لەخوای بەزیادی دەجوولی ئەگەر نەشبی نازجوولێتن ئەرێ باشە بەکەم و بە زۆر ئەرێ چەندە گرینگە ئینسان سوپاسی خۆی گەورە بکە لەسەر ئەوەی کە ڕۆژانە 2 دیناری حەڵال دەباتەوە ماری وڵا برامێ وەڵام قەنەعەتمێ لەخوای بەزیادبی قەنەعەتت هەیە ئارێ وڵا قەنەعەتمێ لەخوای بەزیادی خوا چەی دایی بەخوا ئەوەندەیە هەر ئەوەندەیە ئارێ وڵا ئەتو چاو لە خەڵکی تکە ناکە برێ ئەو ئەوەندەی هەیە و فران وایە ناوەڵی خوا چەی دابی هەر ئەوەندەیە ئارە بەخوا گەبرێ لەمە معاشم نییە ئەوە مارە منداڵەمە لەخوای بەزیادی بۆی یعنی ئیشی تو کەسابەتی و ڕسقی تو لەسەر لەساوە ئەو عارەبانێ ئارێ وڵا باش سبەینان کە دی نای خوای لێ دێنی ئارێ وڵا خوای بەزای نای خوای لێ دێنم نای خوای لێ دێنم ئەوەندە بیتن و ئێوارانیش دەچمەوە مارێ خوا چەندیشی دابی هەر ئەوەندەیە متاعیشی لە ماری لەگەر ئارێ وڵا لەخوای ئارێ وڵای مرتاعم و دادوم هەتاکو سبەینی سبەیش دیسە هەر ئەسمەوە نای خوای دێنم دێمەوە بازارە خوا چەندی دابی هەر ئەوەندە بابزانم چەند بەختەوەری لە ژیان الحمدلله والله کوی بریا بەختەوەرین الحمدلله هیچمان نەقز نییە لە خۆی بەزیادبی ئیشکارێکە هەیە و ماڵە منداڵ هەیە و هەمووش ساغن و خزم کەسش باشن الحمدلله رێوەڵ کەواتە بەختەوەری یەکێک لەوانە لەو نیعمەتانە ئەوەیە کەوا ئیش و کارت هەبیتن ئیش و کار بەشێک لەو بەختەوەریت ئەم بەشێکە بەختەوەری دەبنی ئینسان هەیە هەبوونە خۆی گەورە دایتیە بەڵام سیحەتەکەی نییە ئیسفادە ناکاتن سەحەتیش تەندروستیش ئەوەش نعمەتی خوایە باشەشی هەرە گەوری بەختەوەریە طبعا ڕۆژانە کە دەردەچی لە ئیش و کارەکەی خۆت چەندێک بیر لە کاروباری حەڵال دەکەیەوە بۆ نمونە و پارێک کە پەیدای دەکەی حەڵال بی بۆ نمونە خوا نەخواستە حەڕامی نەکەتە ناوێ بۆ ئەوی لە ژیان بەردەوام بەختەوەربی طبعا ڕزقی حەڵال بەرەکەتە لەوانەیە هەیە کاسب دەکاتن بە پارە چکەم بەڵام بەرەکەتی تایە هەیە ڕۆژانێکی داهاتی زۆرە بەس کە ئەو لە دەکاتن دەوێت پارێزیات پێیاکاتن کەسی لە بەرەکەتەکەی دەڕواتن بەرەکەتەکە نامینێ لەو حالەتەی کەواتە سەرەتا کارکردن بە حەڵاڵی عیبادەتە ئەویش بڵێ باشە پاشان قەنەعەت پێبوون بۆ پارێکەوە دەستی دێنی قەنەعەتەکە ئاساسە قەنەعەتەکە ئێسان قەنەعەت دروست دەبێ تەماشای سەروی خۆت نەکەی تەماشای خواری خۆتکە ئێستا من لە خۆ بەزاربی خانی خۆم هەیە و ساری خۆشم هەیە بەس کابرا هەیە لەم باشتر وەزعی نابی تەماشاویەکەی ماندی دەبی تەماشایشکە کاوە کرێتیە هیچی نییە ئیش و کاری نییە و نەخۆشیشە و یا منداڵی سەقەتیشی هەیە دەبی تەماشای خۆت نزمترکەی قەنەعەت بە ئاسانی دروست دەبیت زۆر بە ئاسانیە یا خۆمشە بەختەوەری چاوەڕێی مامۆستا مامۆستا ڕێزداری بە قوربان کو بەختەوەری لە خۆت بەدەست دێنی ئاین چۆن دەتوێت بەختەوەربی بەختەوەری لەگەر ژیاندایە کاکە ژیانت خۆش نەبی بەختەوەر نابی ئەو ژیانت کو خۆش دەبی بەختەوەری هەر ژیان خۆش ژیان بەچ خۆش دەبی بە هەبوونی بە پارە بە عەم شتێک بە هەموو شتێک چۆن یانی برێم چۆن یانی ئێستا تو بێجگە لە پارێ بەچی دیکە بەختەوەر دەبی وڵای برێم سوام سڵاو لێ سڵاو بەخێر لەسەر چاوم بەڕێزی بابزان لە ژیان چۆن هەوڵ دەدەیکەوا بەختەوەربی بەختەوەری ژیان یەکەمی تشت قەلب ساغی بەختەوەریە خۆشترین شتە ئەگە لە شت ساغ بێ بەختەوەری دووەمی تشت لەلایانی مادیەوە مادیت خۆش بیتن بەختەوەر دەبی بەستەندێک مادیشی هەیە بەختەوەر نییە قەنەعەتی نییە بەشەر دەبی قەنەعەتی بیتن ئێستا زۆربەی کۆمەلگە ئێمە قەنەعەتمان نمایە کەواتە قەنەعەت بەشەکە لە بەختەوەری ئەگەر بەشەر قەنەعەتی نەبیتن بەختەوەر نابیتن ئەگەر قەنەعەتە تەبی بەختەوەری بەڵێ چەندێک ئەو پارەی کە بە حەڵاڵی بەدەستی دێنی دەبتەمایی بەختەوەریت ئەگەر ڕووبعک بێ بە حەڵالی بەدەستی بینی زۆر باشترە لە دەفتەرە دۆلارێک کە بە حرام پەیدای بکەی ئێستا خەڵک
چەندێک لە ژیانی ڕۆژانە دەبینی بە دوای کار و کاسبی حەڵالدا بگەڕێت کار و کەسابەتی حەلال زۆر کەم وایە دەبی زۆر مقید بی زۆر کەم وایە دەبی زۆر مقید بی بۆ زۆر کەمایە لە بەرچێ بە شەر قەنەعەتی نمایە پێشە قەدی مابیردێک لێک عایلەیەک زەلامیشی دەکرد ئێستا لە عایلێک گەورە و گچکە و ژن و کچ هەموو ئیشێ دەکاتن ئازار پێ ڕناگاتن مەسروفات زۆر بۆیە ئەو قەنەعەتەکەی نییە مەسروفات زۆر بووە بەس قەنەعەتشمان نمایە قەنەعەتمان نمایە دەبێت هۆکاری و کە قەنەعەت نەمێنێ بەختەوەر نابێتەوە باسی قەلب ساغیت کرد لەش ساغی چەندێک نیعمەتە ڕۆژانە سوپاسی خوای گەورە بکەیلەوەی لەش ساغا بە چاوەکانی خۆ دنیا دەبینی دەستت چاکە لاخت چاکە ینیها ئەندامەکانی لەشی مرۆڤ چکە زۆرێک لە مرۆڤەکە ینی بەشێک لە مرۆڤ هەیە چاوی نبینێ ئاواتێوەیە دقەیەک ژیان ببینێت سوپاس لە بۆ خوای گەورە ئەتو بەستە مەشاکە جارێ پەنجەکە دیشیان زارۆجەیەکە دیشتن یعنی هەز دەکەی وا ڕوعد لێوێن دەرا ئەدی و کاتێکەوە شتە قەلبت ساغا دەبی سوزەی شکران لە بۆ خوای گەورەی بی لەگە هەموو شتێکدانی سوزەی شکران لە بۆ خوای گەورە زۆر میمە گرینگە نیعمەتی ئەو لەش ساغی بزانین لەش ساغی نیعمەتەکی خوایە کە دەداتێ دەبی زۆر زۆر شکر بی حازیمانی نەبی ئەحواڵت باشی سەحەتت کووە والله الحمد لله باجي ان شاء خۆ الله باش زۆر سپاس باشی ئینشاءالله ان شاء الله ئینشاءالله مام حاجی ئینسان لە ژیان کو بەختەوەر دەبی والله بەختەوەر دەبی کە دڵی خۆش بی و کە پێویستەکانی دابین بکرێ و کە وەستی خۆش بێت و کە وڵات ئارام بێت و حەقی کەس نەفەوتێت و یعنی ئەگە ئینسان پارەی هەبی بەختەوەری بەدەست دێنی بە پارێک وڵا شەر نییە بە پارە هەموو شتێک ناوەڵە شەر نییە کەواتە هەموو شتێک پارە نییە هەموو شتێک پارە نییە چەندێک لەش ساغی نیعمەتە ئینسان قەدری بزانی وەنیە بدەبێتە مای بەختەوەری بۆ والله کاکە لیشت ساغ پاشایەتیە پاشایەتی دنیاە ئینسان کە لیشت ساغ وزانێ هەموو دنیای هەیە هەموو دنیای هەیە کەواتە لە بەرامبەر ئەوەی کە لە شمان ساغا دەبێت زۆر سوپاسی خوا بکەین الحەمدولله هەمیشە دەبێت سوپاس زۆرای خوا بین لەبیر نەکەین وایە ان شاء الله لەبیر ناکەین هەمیشە لەبیر ئەم بۆ خۆم چوومەتە حەجی چوومەتە عەمرەی و مامۆستا بووم خوارێت قوبولکە ئێستا تەقاعود بووم 41 ساڵ و حەوت مانگ خزمەتی فعلیم هەیە 41 ساڵ و 41 ساڵ و حەوت مانگ ئەرە وەڵڵا باشە مامۆستا بەڵێ جگەل لەوەی کە باسی لە ساغیمان کرد باسی پارەمان کرد بەڵێ چی دیکە ئینسان بەختەوەر دەکاتن وەڵڵا جا چی بەختەوەرکە کە لەگەڵ ماڵمدا لە خۆی ڕێک و پێک بێت و لەگەڵ خەڵکی بێوەی بێت و وانە کاکە کەواتە پەیوەندیەکی باش لەگەڵ خەڵکی مای بەختەوەریە معلومە معلومە مامۆستا قوتابیەکانت چەند لێت ڕازی بوون لەو ماوەی کە دەست دەگوت والله ئەمن الحەمدولله لەو فترەی کە مامۆستا بووم هیچ مشکلەیەکم نەبووە تەڵەبەکانم بەتایبەتی ئەم لە پۆلی 20 ساڵ مامۆستایەتیم کردووە یعنی لە مانگی 4 طلبم هەمووی شعر بۆ دەنووسینەوە شتم بۆ دەنووسین سەر تەختەی یعنی وا ئەوەندە خۆم پێوە ماندوو دەکردن کە بە نەتیجەیەکم ببی نەتیجە بڵێ مامۆستا با پرسیارێکی دیکە بکەم چەندە خێزانێکی باش نیعمەتە بۆ ئینسان ینی بەختەوەری دروست دەکاتن خێزان ئەساسە ئەساسی ماڵێ ئەساسی ئینسانیە ئینسان خێزانی ڕێک و پێک بێت و لە ماڵێ لەگەڵ خێزان و ماڵمدا لە خۆی ڕێک و پێک بێت ئینسان ئەگە قەناعەتی بە ژیانی خۆی بکەواتە بەختەوەرە قەناعەتی بکەواتە بەختەوەرە جگە لە قەناعەت مامۆستا چی دیکەوا دەکە ئینسان لە ژیاندا بەختەوەر بیتن وەڵاهی زاڵبوون بەسەر کۆسپانێکە ڕۆژانە دێتە بەردەمت ئەگە بتوانانی زاڵی بەسەریدا کەواتە تۆ خۆشببختی و بەختەوەر دەبی باشە بەختەوەری کراسەکە ئێمە بیکڕین لە بەریکەین یان دەبی هەوڵی بۆ بدەین ماندوو بین شەو نخولی بکەین بێگومان هەوڵدانە هەموو شتێک هەوڵدانە بێ هەوڵدان ناگە بە هیچ ئامانجێک پێش دوانە لە ژیاندا ئینسان ئەگەر تاڵی سوێری بچێژێ اینجا قەدری نیعمەتەکان دەزانی بەرێوەڵڵا با ئەگە ماندووبی ئەگەر ئەو شتانێک کە دەتەوێت بەدەستی بێنی ماندووبوونی بۆ بکەی حتمما دەبتە بەختەوەری ئەوە دەبتە ڕێگایەکە بۆ بەختەوەری پێش دوانە چاولێکەری وە دەکە ئینسان لە ژیان بەختەوەر نەبی خاڵێکی زۆر ئەساسیە لەبەرەوەی ئەوەی بۆ تۆ مەسەر دەبی بۆ کەسێککە مەسەر نابیتن ئێستا دەبینم بەشێک لە خەڵکی لە ژیانی خۆی بێزارە زۆرێک لە پێداویستەکانیشی هەیە
بەڵام چونکە چاو لە تەبەقەی بەرزتر دەکا وایە بۆیە بەختەوەر نابی. ئەگەر بگەڕێنەوە سەقسەکە یەکەمی خۆمکەوە ئینسانگە قەنەعەتی بەوەی هەبیکەوە خوا پێی بەخشیە کەواتە بەختەوە دەبێتە. چەندێک لەسەر ئەو بەختەوەری کە لە ژیان بەدەستی نایە سوپاسی خوا دەکەی. ئەمێن تاوان چەند ڕۆژێک بەر لە ئێستاوە تووشی جەنافتان بووم هە لە بیرکردنەوەی خۆم بیرم لەوەی دەکردەوەکەوە زۆر سوپاس گوزاری خوای دەکەم لەبەر ئەوەی زۆرترین ئەوانەی دەمویست لە ژیانمدا بەدەستم هێنایە ئەوەش یەکە لە نعمەتەکانی خوا کەەوە پێی بەخشیوم. کەواتە ئەوانەی بەدەستی نایە زۆر لەسەری سوپاس خوا دەکەی. زۆر بە بەردەوام سوپاس خوا دەکەم بە بەردەوام زۆر گرینگە ئارێ وەڵا لەبەر ئەوەی دووبارەی دەکەمەوە ئەوانەی ویستیتم ناڵێم 100 بەڵام 1970 بەدەستم هێناوە ئەوش نارم شتێکە لەلایەن خوا و بەم بەخشرایە. زۆر زاران ئەو جغارەی دەستت زیانی لە ئەو جگەرەی دەزاری چی ئەو جگەرە ئینشاڵە ئەمری سەرکردایەتی ئەمری خۆم دەرچێ ماڵە منداڵ ئەوەش ڕێدرێ بەزاری ئەوە یەکتر بێەوە هەوای تەبیعی بخوا ئیسان باشترە دەتوانێت جغاری فرێدەم بشین پێتەنگ دەبی دەتخوا ئەوە پرۆم لێ باشە. پێم بڵێ لە ژیان کو بەختەوەری بەدەستدەینی بەختەوەری لا بە خۆشەویستی بەدەستێ ینی چۆن بە خۆشەویستی ئیسان لەبێ هەموو شتێک خوار نەبوویدا قودرەتی قادر هەر قودرەتی قادرە بۆ پێشدا هەموو هەتا مێژووی دنیاش دیارە 12 قەرنە دنیا هەیە 12,000 ساڵ دنیا هەیە ئیدی ئەوەشە دەبێت هەموو شتێکمان خۆش بێت چونکە خوا هەمووی لە نەبووداوت ئەمە هەر لەمۆ خیلاقیشمان خۆمان خۆش بێت تا تەپی سەریشمان ئەو جار دەیبینیش ئەوی دەشی بینیش خۆشت بێ بە تۆی خۆشەویستیشەوە بۆ بە کامێڕەوانیش دەبینم بۆنە لە دەستنا بەڵێ چەند برادری لەگەر بۆنی خۆش واللهی تامان بۆنی خۆش هەر خۆشە ئینسان هەر بۆنی لێبێت نیە برادر بی برادر دەبی برادر لەگەری ینی بە ئەوە نییە بەس چاوم بۆ برادەکەت لە دەستی بوو سێسارەشی پێ تاقی کردەوە بۆنەکانم پێخۆش بوو بەس گەلە جار دەستمە ئەو لای بۆنەکان لێ دەدا ینی بۆنەکان زۆر خۆش نییە بەس باش بۆنەکە ئیدی بۆنی خۆشی شەرحەزم لێ ینی بەڕاستی دەیاخۆ سەلامەت بێ بابزانم لە ژیان چی دەکەی چۆن هەوڵت داوە تاوەکو بەختەوەربی والله لە ژیاندا چه هەوڵ بدەن خاستە لە زوروفەی خۆمان هەوڵ بدە پاشان مایە پوز دەدەچیتن لەبەر ئەوەی ژیانی ئێستامان زۆر قورسەوە ڕاستی قورس بووە بەڵێ قورسا پێشان ئینسان لە ماڵە یەک کەس کاسبیەکی دەکرد ئەو ماڵی بەڕێوە دەبێت ئێستا لە ماڵەوە هەموو کار دەکەی بەڕاستی بەڕێوە ناچی لەوەی ژیانمان قورس بۆ بەڕاستی ینی ناتانی بەرنامەک لە ژیانی خۆت دابنێ بەڕاستی دەتەوێت بەرنامە دابنێ کە بەرنامەکەدا نەپاشان دەیدێت تا دەگەی دەتەوێت بستی سەر بەسەر بکەی بەردەبیەوە ناتوانانی بگەی سەر بەڵێن ئەوە ژیانەکەمان وایە بەڕاستی زاران باسی ئەوت کرد گوتت کەسە کاری دەکرد ئایلەش بەڕێوە دەبێت باشە چەندەگە و ئایلە دڵیان خۆش بوو هەموو لەگەڵ یەک دڵخۆش بوون ئاسوودە بوون ئایلە بەختەوەر بوو ئەو کاتە هەموو ڕێز و تەقدیری یەکترمان دەگرت لە ماڵەوە ئێستاکەوان نییە ئێستاکە لە بەرەوەی مەسەن لۆ نمونە باب دەوێتی کارێک بکاتن لۆ منداڵەکانی ناتوانی بکە کە ناتوانانی بکە ئەو منداڵان گلەی لە بابیان دەکەن گلەی لێ دەکەن ئاکەمان گلەی لێ دەکاتن بابە فران وایە ئەو وایە بۆ منوانیمە ئیدی دەبتە کە گلەیش قڕ بەسەر بەسەر ڕابگا ئەم ژات دەرێ معنی باسی زروفەکە دەکەم یعنی کە ئەو گلەیە کرد ئیدی خۆی ژیان کووە ژیان دائیمەن بە ڕێز و تەقدیرەوە قسە لەگەی بکە دائیمەن هەتا مردن ڕێزی یەکتر دەگرێت بەس کە بووە گلەیی پاشانەکە دەبتە مەشاکل ونیە کە ئەم هەزۆ گلەیم بە تو کرد ئەو گلەیە بەردەوام نابم پاشان ڕەخنەت لێ دەگرم ونیە کەن ڕەخنە منێت گرتی کێشە دروست دەکەم لەگەڕت کە کێشەم دروست کرد ئیدی لە ماڵی ئاژاوە و مەشاکل دروست دەبێت دی ژیانەکە هەر بەرە و خراپە دەڕاتن زۆربەی ئایلەکانمان ئێستا زۆربەی وا دەژیت لەبەر ئەو بابە ئەو داکە ئەو ئایلە ناتوان شتەکانی لۆ منداڵەکانیان بەڕاستی جێبەجێ بکاتن کە جێبەجێ ناکە ئیدی کێشە دروست دەبی لەو ماشان بۆیە ئێستاش ماشەڵڵا کێشە زۆرە لە وڵاتەکەمان ونیە ئێستا لە نێو خێزانەکان کێشە زۆرە بەڵێ کێشە زۆرە ئێستاکە ئەرێ وەڵایی بەڕاستی ینی کەم ئایلە هەیە کێشەی نەبیتر عەلچی ئێستا چارەسەر چیە بۆ ئەوەی خێزانێک بەختەوەر بێ بۆ ئەوەی لە کێشە و گرفتەکان کەمتر ببنەوە ئەنی ئاسوودە بن لەگەڵ یەکتری وەڵاهی حەل زۆرە حەلەکە لە لای ما هەیە و لە لای بەرپرسانی وڵاتیش هەیە لە لای مەچی و لە لای وانتە لای ما ئەوەیە ئەمە بتوانین کە دڵی منداڵەکانمان بە شتە چکەم ڕازی بکەین قەنەعەتیان پێ بکەین بەڵێ
لە لای حکوومەتی ژوایە کە منداڵەکانمان کە پەروەردە دەکەین و خوێندن تاوا دەکەن دا بەزن ئیشەشان لەوە ببینتەوە ئەو کاتە ژیان بەختەوەر دەبی ئەو ژیانی ئەمە دەمانەوێت هەر ئەوەیە خەرک دەوێت بەڕاستی چیت کەی دەوێتتر بەسیتە و سادەیە شەشی زۆر بەسیتە بەسکە و بەسیتە جێبەجێ نەکرێت ئاژا و مەشاکل دروست دەکاتن لە ناوی شەکانمان. بابزانم ئەتو کو دەتەوێت لە ژیان بەختەوەربی واللهی پێش هەموو شتێکی بە خێراتتان دەکەین بەختەوەر بوون چییە خەڵک جوینی ئیمانەکی بە حەقی هەبی پاشانیش ڕازگۆبی لە ژیاندا یعنی ڕازگۆیی تەسیر هەیە لەوە ئینسان بەختەوەربی ڕازگۆیی و ئەخلاقەکی تەواو یعنی دینداربی ئەوە لەو بەختەوەری لەگەر ماڵ و منداڵیشت بە ڕازگۆیی بژی بە خۆشی و بە ژیانەی خۆش ئەوە ڕازگۆییە یعنی تەبابی لە گەداچی مندارانەوەش بەختەوەریە منداران لەگەر ئەمن دەرێمەگە ژنێکی باش تەبی لە مارێ ژنێکی باش تەبی لە مارێ بەختەوەریە بەس ژنی باش ژن ئاساسی مارەیە کۆرەگەی مارەیە بناغی مارەیە هەموو شتەکە لە مارێ دەتوانانی ژیانی پیاوی بکاتە بەهش دەتوانانی بکاتە دۆزەخش یعنی ژن ئەسیری ئەوەندە زۆرە دەهاتێ گۆڕی ئارە وەڵڵاهی هەموو شتێک ژیان و ژن ژیان و ژن والله باشە چی دیکە کاریگەری لەسەر بەختەوەری مرۆڤ هەیە تۆ دەتوانین بەچی دیکە دڵ خۆشکەی مادە وە جگە لەوەی بابەتی ژنهێنان چەندێک ئینسان ئەو نعمەتانەی خوا دایەتی سوپاسی خوای گەورە بکە لە ژیاندا بەختەوەر دەبی بۆ نمونە هەر کارێک دەکەی سوپاسی خوای گەورە بکەی بەناوی خوا دەست پێ بکەی کە تەواو دەکەی هەر سوپاس خوای گەورە خوای بکەی بە هیچ شتێک تەواو نابێت بە ساڵیش تەواو نابێت و ئەو پەنج بە ستری شت کە ئازارێکت پێ دەگات چەندێت ئەوە چ ئازارە چیە خوا دروستکە ئەو چاوە کە ئەو دنیا جوانە پێ دەبینی ئەوە هەمووی کار پەروەردیگارەوەی خوایە دەبی دایمە شکرانی پێ بکەیت ئێمە ڕۆژانە ئەوە سوپاس خوای گەورە ناکەین لەسەر نیعمەتەکانی چاو دەست قاچ ئەوجا بە شەرەگەر ئەوەی بزانی دەدەگەی قەبرەی لە خۆی لێ دەدا لە دیار قەبرەکەی دادنیش سوپاسکردنی خوای گەورە و بیرکردنەوە لەو نیعمەتانەی خوای گەورە پێبەخشیوی ژیان ئینسان بەختەوەر دەکات نەکبیر لە نەبوونی و هەژاری و کار و کاسبی دنیاە زۆر شتە دەبیر دەباتەوە نەبوونی نەبوونیوە دەکات بەختەوەر نەبی دەرە خۆ بخۆ قەدیمان پێشینان کابرا دەرێ پارە دینبەرە و دیندەریشە ئاوە هەدی ئینشاڵڵا بەختەوەر دەبی مۆفەق بن سەلامەت تۆ ڕۆژانە کاری تەکسی دەکەی وایە بەڵێ فەرم زۆر باشە کاتێکە سولفی سیارەی لێ دەدەی بە بسم الله دەست پێ دەکەی طبعا دەرێن بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله سبەینان بۆی دەست پێ دەکەن انشاءالله پارەی زۆر کام بەدەست بینی هەر سوپاس خوای گەورە دەکەی والله هەر دەبی قانعبی و مقنعبی بە هەر چەندە چی بێ ئارێ والله ئەوە چەند وە دەکات و لە ناخ و ئاسو دەبی بەختەوەربی ئەمن زۆر جار دەرێن بسم الله على نفسي وأهلي ومالي اللهم رضيني بقضائك يعني ممنونم أو قالك شكرين أو نعمتك كان إخوايا تسبينان ممنون إخواي بهال دستي دخلك هال دستي بخبري إخوا روحك بيدايا وبي بخشية ونيا الحمد لله الذي أحييتنا بعد مماتنا ونيا أن تسبينات وهال دستي نعمتك جوريا دزدي أو كاسبي دك لو شارع خوشتي دا الصورة وها الحمد لله كارو كاسبي هي بس باش يعني وسط عيبنيا من دالي شد هي الحمد لله هاري والله صندق من دالي نعمتها مروف قدري بزاني لە ژیانی خۆیدا بەختەوەر دەبی والله ماڵ منداڵش نعمەتە خۆی بەخۆی دەرێن وإن تعودوا نعمة الله لا تحصوها ماڵ منداڵ نعمەتە خوشی باش نعمەتە برای باش نعمەتە خاڵ نعمەتە خوارزان نعمەتە مام نعمەتە هەمووی هەر نعمەتە زیرانی باش گەلک نعمەتە یان برادری باش یان دۆستی ئەحبابی باش لەو بازاڕیان ئینسانی باش لەو شارەی ئەوە هەمووی نعمەتەی گەورەیە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان بەدەستێنانی بەختەوەری بە کۆمەڵێک شت بەسراوەتەوە لە سەروی هەمویانەوە ئینسان پەیوەندی خۆی خوای گەورە بەهێز بکاتن قەنەعاتی بەو بەشە هەبێت کە خوای گەورە پێی داوە و سوپاسی خوای گەورە بکات لەسەر ئەو بەشەی کە هەیەی مرۆڤ زۆر جاران بەهۆی چاولێکەریەوە تووشی ناومێدی دەبی تووشی کێشە دەبێتن دەبینێ کەسێک لەو باشترە خوا زیاتری پێداوە
ئیتر چاو لەو دەکا دەوێ وەکو وی هەبیتن بەڵام ئەگەر بە بەشی خۆی ڕازی بیتن لە ژیان بەختەوەر دەبی بێگومان بەدەستێنانی پارەش بەشێکی بەختەوەریە بەدەستێنانی کارێک ئینسانگە کاری هەبوو پێوە سەرقاڵ بوو پارەیەکی حەڵاڵی کۆ کردەوە بێگومان بەشێکی بەختەوەری بەدەست دێنێتن ئەگەر خێزانێکی باشی هەبوو ئەگەر مامۆستایەکی باشی هەبوو ئەگەر دراوسەیەکی باشی هەبوو بەختەوەری بەدەست دێنێ لە بیریشتان نەچێ بەشێکی دیکەی بەختەوەری پەیوەستە بەوەی هەندێک کەس لە ژیانی خۆت دەربکەی چونکە بەردەوام پرتە و بۆڵەیان دێ هەندێک کەس بەردەوام قسەکانیان ڕوخێنەرە ئەوانە لە ژیانی خۆت بکە دەرەوە تاوەکو بەختەوەربی هیوای بەختەوەری بۆ هەر هەمووتان دەخوازم تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ